دۆبس ژەنیارێکی ئەمریکیە و لەگەڵ ئامێرەکەی کە کۆنتراباسە دەیەوێت لە ڕێگەی مۆسیقاکەیەوە کار بۆ گێڕانەوەی هەوڵاتیانی ناوچە کارەساتبارەکان بۆ ژیانێکی ئاسایی بکات. هاتووە تا مۆنۆمێنتی هەڵەبجە و لەگەڵ بینینی وێنەکانی کیمیابارانی هەڵەبجەدا مۆسیقا بۆ ڕۆحی قوربانیەکان دەژەنێت. ئیشی من گەڕانە بەو شوێنانە لە جیهاندا کە پێویستیان بە موسیقا هەیە. دەچمە ئەفغانستان، کوردستان، فەلەستین، ئۆگاندا، ئەفریقای باشوور و بۆلیڤیا. کاتێک من لە ماڵەوەم لە ئەمریکا سەردانی گرتوخانەکان و شوێنەکانی تر دەکەم و موسیقا دەژەنم. ئەمە تەنها کارێکە دەیکەم و پێم وایە موسیقا یارمەتی دەردەبێت ئەو کەسانە بگەڕێنەوە دۆخی یاسایی خۆیان. مۆسیقاکەی دۆبس کە لە مۆنۆمێنتی هەڵەبجە پێشکەشی کرد، پارچە میوزیکێکی میوزیسیانی بەناوبانگی ئەڵمانی جۆهان سپاستیان باخە کە درێژیەکەی وە خۆی دەڵێ 3 کاتژمێرە. دەشڵێت من بڕۆمە هەر ناوچەیەکی کارەساتبار ئەوە هەڵدەبژێرم. بەڵێنیشیدا هەر کات هاتەوە هەڵەبجە پارچە میوزیکێک بۆ قوربانیەکانی هەڵەبجە ئامادە بکات. This music was written by Johann Sebastian Bach. ئەم پارچە مۆسیقایە 300 ساڵ پێش ئێستا لەلایەن ژۆهان سپاستیان باخەوە نووسراوە. ئەم کتێبە کۆکراوی زۆربەی پارچە مۆسیقاکانی ئەون و نزیکەی 3 کاتژمێر دەبێت. ئەو پارچەی من هەڵەبژاردووە وا هەست دەکەم قوڵترین بەشێتی ئەوەیە کە دەمەوێت لێرە لەم شوێنە بیژەنم لە بیرەوەری ئەو کەسانەی کوژراون. دۆبس تا ئێستا 7 جار سەردانی کوردستانی کردووە و ئامێرەکەی ئیتالیە کە تەمەنەکەی نزیکەی 150 ساڵە. ئەو زیاتر میوزیکەکانی بۆ منداڵان و سنتەرە دەرونی و گرتوخانەکانە و دەیەوێت هاوکاری ئەو توێژانە بکات. سویتەکانی جۆهان سپاستیان باخە ژەنێت. جۆهان سپاستیان باخ ژەنیارێکی ئەڵمانی کۆنە لە ساڵەکانی دەبەنی ساڵەکانی 650 بۆ 750 ژیاوە. سویتەکانی باخ وا ناسر سویتی چەلۆکانی پێک هاتوون لە 6 جوڵە لە 6 بەش هەر بەشە و 6 جوڵەیە. ئەم هەر جارە و کۆمەڵێک پارچەی لێ هەڵەبژێرێت و لە ناو قوتابخانەکانە ئەیژێنێت. لەگەڵ ئەوەشە هەموو جارێکیش خۆی 2 چیرۆک 3 چیرۆک دانێک چیرۆکێک خۆی نووسی و نی و چیرۆکان لەگەڵ موزیکا پێشکەشەکە. دۆبس لە نەوەدەکانەوە کار لەسەر چیرۆکەکانی جۆهان سپاستیان باخ دەکات و ئەو سەردانی هەریەک لە ئەفغانستان و فەڵەستین و بەشێکی زۆر لە وڵاتانی دیکەی کردووە وە خۆشی وتی چیرۆک دەنووسێت و وەری دەگەڕێت بۆ زمانی ئەو وڵاتانەی کە سەردانیان دەکات. دەیەوێت لە ڕێگەی میوزیکەوە هاوکاری هەوڵاتیانی ناوچە کارەساتبارەکان بکات. فەرحان هەورامانی، دەنگی ئەمەریکا، هەڵەبجە.